خۆی ئێمە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی بوو و بووە هۆی کە لە دروستبوونی شەڕی داعش ئەوەندەی کار لەسەر کاری موچە و پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان کرا ئەوەندە لەسەر جێبەجێکردن و ڕارەکانی یاساکان نەکرا بە تایبەتی ئەو یاسانەی کە ڕەهەندی دارایی هەبوو بۆ هاوکاری و پشتیوانی جوتیاران لە دابینکردنی پێداویستە جوتیاریەکان ئەوانەی کە بۆ بەرهەم زیادکردن و هاوکاریکردنی جوتیاران لە دابینکردنی ئامێری پێویستی پێشکەوتوو کە لەگەڵ ئەم سەردەمەدا بگونجێ ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە بواری کشتتوکاڵ و پشتیوانیکردن و پاڵپشتیکردنی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا بە شێوازێکی تر بەرەو دواوە بڕات و یەکێکە لە خەلەکانی هەرێمی کوردستانەوەیە کە زۆرترین یاسا دەرچووە بەڵام لە ئەرزی واقعدا لە بواری عملیدا جێبەجێ ناکرێت ئەمە شەوەیە کە ئێمە چەند یاسای باشمانە بێت چەند یاسای کە پێویست بێ بە باشکردنی پرۆژە ناوخۆیەکان یان بەرهەمە ناوخۆیەکان گرنگە عیبرەت لە جێبەجێکردنێتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە باوەڕی بەوە هێناوە سیاسەتی نەوتی سربەخۆی بەکارهێنا تەرکیزی ئەساسی خسە سەر بەرهەمهێنانی نەوت و هەناردەکردنی نەوت و بەرهەم داهات بڕی داهاتی نەوت لە تەنها سەرچاوەیەک وەردەگیرا و بەشێکی کەمتر لە سەدادەی لە خاڵە گومرگیەکان و داهاتی ناوخۆی وەردەگیرا بۆیە گرنگە ئێمە پشت بەسین بە فرەچەشن و هەمە جۆری داهات و لە ناویاندا کشتتوکاڵێکێکە لەو سێکتەرانەی کە دەتوانین بەرهەمهێنانی تێدا بکەین دەتوانین ئێمە بتوانین لە حاڵەتی گەمارۆیە لە حاڵەتی شەڕێکی وەکوی کە داعش توشمانە بێ یان بڕینی بودجە لە عێراقەوە دەمانتوانی پشت بە کشتتوکاڵ ببەسین بەڵام بەداخەوە سیاسەتی ڕابردووی حکوومەتی کوردستان و هەتاکو ئێستا پشت لە کشتتوکاڵە و زیاتر ڕووی نەخێر ئەگەر دروست بووە ئێمە تووشی ئەو قەیرانە گەورە داراییە نابووین و ئەوەی کە ئێستا هەیە هەموو بازاڕەکانی ئێمە لە بەرەبوومە جوتیاریەکان یا بەرەبوومەکانی کە لە زەراعە لە کشتتوکاڵەوە بەرهەم دێنرێت لە درۆ بۆمان دێت بەشێکی لە ماوەیەکی کەمە بەشێکی زۆری بەشێکی ئەو بڕگانە جێبەجێکرا بە تایبەتی لەوەی کە هاوکاری جوتیاران کرا بۆی بگەڕێنەوە ناو گوندەکان و خانوون دروستکەن و سولفەی عقاریان بۆ دابین دەکرا و بڕێکی پارەیان بۆ دابینەکە بۆ دروستکردنی خانوو و لەگەڵەوەیش داکێکی کە لەوانە کڕینی شتوماکیان پێداویستی و ئامێری پێشکەوتووی جوتیاری ئەمانە هاوکار بوون بەڵام لە دوای دروستبوونی قەیرانی دارایەکەوە ئەمەش پشتگوێ خرا و وەسییانرا لە دوو خاڵی ئەساسیدا یەکیانەوەیە کە سیاسەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکەوە نەبووە کە فرەجۆر و هەمە جۆر لە داهاتە هەبێت و پشت بەسێ بە کشتتوکاڵ و بەشێکی کەیشی ئەوەیە کە جوتیاران کە بەرهەمە خۆماڵەکانی خۆیان بەرەمێنن و زەویەکانی خۆیانیان دەکەن بە کشتتوکاڵ زەرمەند دەبن و سیر دەکەن لە ناو بازارە ئەو بەرهەمە کشتتوکاڵیانی خۆیان لە ناوخۆدا جێ نابێتەوە و نافرۆشرێت سێوی ئێرانی لێ هەموو ئەم بەرهەمە ناوخواانەی کە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانی کوردستانە لە دەرەوە هاورداکەن و جوتیارانیش دوای ئەوەی کە دەرکەوتووە و بەرهەمەکانیان لێ ناکڕێتەوە حکوومەت و پاڵپشتی ناکرێت بە تایبەتی لەوەی بواری گەنما کە ئێستا ئێمە تاکو ئێستا لە ساڵی 2014 و پارەی گەنم نەدراوە بە جوتیاران ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە جوتیارەکان خۆیان بە دوورەگرن لە بەرهەمهێنانی زیاد لە پێویست بۆی تووشی زەرەرێکی زۆر نابن چونکە ئەمان ساڵانەیە ینی بەرهەمهێنانی قازانجی جوتیاران لە ساڵێکە یا جارێکە یا دوو جارە بۆیە ئەمە هۆکارێکی ئەساسی و سەرەکیە بۆ ئەوەی کە جوتیارانی هەرێمی کوردستان ڕوونەکەنە بەشێکی زۆری ڕوونەکاتە بەرهەمهێنانی کشتتوکاڵ ئێمە ئەم مەترسیەمان لە کاتی دوای ڕیفراندۆم و سیاسەتی ڕیفراندۆمەوە بە ڕوونی دەست پێ کرد و دواتر بە بڕینی بەشە بوجە و لە پێشتریشدا ئەمە هۆکارێکی خراپە ئێمە ینی ناتوانین بەرگەی
داخستنی سنوورەکان بکەین پشت بە بەرهەمە ناوخۆیەکان نابەستین بۆ حاڵەتێکی نەخوازرا و کە تووشی هەرێمی کوردستان بێت بۆ زۆر گرنگە پێویستە کە ئێمە ئێستا یاسایەکمان هەیە یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان ئەم یاسایە تایبەتە بە پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان و ڕێگریکردن لە هێنانی بەرەوبوومی کشتتوکاڵی لە دەرەوە بۆ ناوە و ئەم بازارێک فراهەم بکرێ بۆ بەرهەمە ناوخۆییەکان و لەم کابینە تازەدا چەندین بڕیاری لەو جۆرە دراوە بۆ قەدەغکردنی هێنانی هەنار و سێ و ترێ ئەوانە کە هەنگوێن ئەمانە هەمووی هۆکارێکی باش بوونە بۆ ئەوەی ئەم بەرهەمانە لە ناو خۆدا زیاتر ڕەواجێ بێ و جوتیاران قازانجێکی زۆر بکەن ئەماش پاڵپشتێکی زۆر باش دەبێت بۆ جوتیاران کە بتوانرێت حکوومەت لەم ڕێگەوە هاوکار و پشتیوان بێت بۆی بتوانن قازانجێکی باش بکەن و تایدا سوورتر بن لەسەر کارکردن لەسەر ئەو زەویانەی کە تاکو ئێستا پەرلەمانی کوردستان ئێستا بۆ یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە نێردراوە بۆ لیژنە تایبەتمەندەکان ئێمە لە لیژنەی سامانە سروشتیەکان کۆبوونەوەمان کردووە خەریکی راپۆرت نووسینین بۆ ئەوەی بتوانین ئەم یاسایە بێتە ڕێگریەک لە هێنانی بەرهەمی دەرەکی و بێتە پاڵپشتێکی باش بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و پەرەپێدان و زیادکردنی بەرهەم و هەمە جۆرکردنی داهات لە هەرێمی کوردستاندا گرنگەکەی ئەوەیە کە هەناردەکردنەکە کەمتری دەچێت بەسەر یعنی گومەرێکی کەمترە چێتە سەر و هاوردەکردنی بەرەوبوومە دەرەکیەکان یان لە وڵاتانی دراوسێەوە ئەمانە گومرگێکی زیاتریان بەشی زۆری بەپێی وەرزێکەکان لە ئەوەی کە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵە ئێمە دانیشتمان کردو و جەنابی وەزیری کشتتوکاڵ هاتوتە پەرلەمان و لەگەڵ لیژنەی تایبەتمەندەکانە دانیشتوەوەی کە بتوانین لەو وەرزانەی کە پێویستەکات پشتیوانی لە جوتیاران و کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە بکرێت قەدەغە بکرێت و یاساغ بکرێت هێنانی بەرەوبوومی دەرەکی لەبەرەوەی ئێستا خەڵکی کوردستان و هاوڵاتیانی کوردستان بە شێوازێکی زۆر باش و پشتیان کردووە لە کاڵای دەرەکی بە تایبەتی دوای ئەوەی کە بایکۆتکردنی کاڵای تورکی بووە بە خواستێکی جەماوەری و سەرکەوتوو بۆ تایدا بۆیە باوەڕمان وایە باشترین کات لە ئێستادا ئەوەیە کە ئێمە بتوانین بەرهەمەی خۆماڵی پەرە پێ بین و هاوڵاتیان و ئەوانەی کە پێداویستەکانیان بۆ ژیانی ڕۆژانە و بۆ خواردن پێویستیان پێ دەتوانن لە بەرهەمە خۆماڵیەکانە هاوکار بن و یاساکە بەبێ ئەوەی کە دەرەچێت بەشێکی زۆری جێبەجێ دەبێت بەوەی کە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی تەنفیزیەوە سڵتەی تەنفیزیەوە هەم لە ڕووی جەماوەری مستەهلیکەوە جێبەجێ دەکرێت بۆیە ئومێدمان زۆر پێێت یەکەم ئێمە لە ڕووی پەرلەمانتارەکانەوە بەشێکی زۆریان بەڕەسمی و بە فەرمی بایکۆتی شتومەکی تورکیان کردووە و یادداشتمان تەقدیمی حکوومەت کردووە کە ڕێگری بکات و حکوومەتیش سیاسەتی بایکۆتکردن بەکاربێنێ و دووهەمیان کە لە دەستمان بردووە بۆ یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵەکان ئەوەی شێکێکە لەوەی کە ئێمە لە ڕووی تەشریعی و یاسادانانەوە پشتیوانی ئەو بایکۆتاکەین و پشتیوانی لە پاراستنی بەرهەمە خۆماڵەکان دەکەن.